هەمیشە چاوەڕوانی ئەم ڕۆژم دەکرد. ئەم ڕۆژێک کە بتوانم قسەی دڵم بدرکێنم. دوجار ئەم ڕۆژێش گەیشت. تاکویستە هەمیشە تۆ دەتکوت و من گوێم دەکرد. ئیستەی تەڕێ بدە من بڵێم تۆ گوێ بگری. ئێستایکەوە دێتە یادم بەس بۆ تۆ ژیاوم. هەر بۆ جۆرەی ویستی تۆ بوو. هەموو هۆڵێکمدا لەبەرەوەی ڕەزامەندی تۆ بەدەست بێنم. بە ڕێگا دژوارەکاندا ڕۆیشتم. هەستان بە دژوارترینیش. هەنگاوم بۆ ڕێگایە ناکە یا سەرەکەوی یا بەدبەختەبی. بۆ ئەوەی تۆ بڕوان پێ بکەی. دنیام لە ژێر دەسەڵاتی خۆمدانا، بەڵام بەداخەوە تۆ هیچیانت نەبینی. بابا، ئەمەوێ بڕوان پێ بکەی. پێم خۆشە تۆ بڵێ منی ترە و منداڵی گێژ و گەمژەی دوێنێ نیم. پێم خۆشە ببیسم بۆ دڵی لە هەموو ژیانت لە هەڵەدا بووی و بەڕاست من ئەوەی نەبووم کە تۆ دەتگوت. بابا، پێویست بوو زووتر من لە بارودۆخی ئاگادارکەنەوە. من 3 ساڵە بەرپرسم لێرە ئەمڕۆ بۆ یەکەم جارێکە چاوم بە جەنابەت دەکەوێت. بەڵام خۆ پارەکانم بگەیشتە دەستت. قەت باسی پارە نییە، باسی ئەوەی هیچ ناونیشانێکی جەنابەت لای ئێمە نەبوو. دەبوایە چۆن تۆ لە بارودۆخی ئاگادارکەنەوە؟ تکا دەکەم خۆت وا منوێنە هەستی مرۆڤ دۆستیت لە هەستی پارە پەرستیت بەرزترە. منیش داوای هیچم لێ نەکردووی. هەرکی من پارەدانە و هەرکی ئێوەش بەخێوکردنە. ژمێرە دوای دێم وەسڵەکەی وەردەگرم. قاوە دەکەیتە نێو ئاوی کۆڵ ئاخر کاول. تۆ بەیشی خۆت ڕابکە. خۆت لە کاری من وەرمەدە. من دەزانم خەریکم چی دەکەم. ئاخر ئەوەی دەیکەنە نێو ئاوی کۆڵ نێسکافەیە نەقاوە. بەڕێز دکتۆر. بەحبە چ بۆنێک. چیت یا دەرچێت. چ بۆنێکی خۆش دێت. کێ قاوای دروست کردووە؟ من گەورم. فەرموون. لێکۆڵینەوەم لەسەرم جۆرە قاوەیە دەست خۆش بێ. وتم با نەختێکیش بێن و خۆمان لە فەرمانگە بیخۆین. دەی هیچت دەستکەوت؟ باڵێ، ئەم قاوەیە کە ئەم کابرایە دەیخواتەوە جۆرێکی جیاواز و دەگمەنە لە دنیادا. ناوەکەشی ڕۆبۆستایە. زۆریش تاڵە. لە 150 کافێینی زیاترە لە جۆرەکانی دیکە. لێرەش دەست دەکەوێت؟ زۆر کام. دەگمەن. ئومید؟ نا بۆنی دێت بەسمە. ڕۆبۆستا جۆرێکی قاوەی برازیلیە، یەک لە داواکارترین قاوەکانی ئەمریکای باشوورە. ئەو قاوانەی لە بازاردان تێکەڵکراوی چەند جۆر قاوان، کەچی ئەم قاوەیە لە 100% تەنیا ڕۆبۆستایە و هەر بۆ تاڵیەکەی چەند قات زیاتر دەکات و کافەیەنیشی لە 152 زیاتر لە قاوەکانی دیکەیە. عرض بێت لە خزمەتانە ئەو شارەی کارگەکەی تایە، ڕۆبەرەکەی، ڕێژەی و بەرهێنانی ساڵانەی کارگەکە، ڕێژەی هەناردە و بەکارهێنانی ناوخۆی ئەم قاوەیە، هەڵبەت بە جیاوازی ساڵەکان و تەنانەت ناوی خاوەن کارگەکەی و سامانەکەی و هەموو زانیارەکانی دیکەی پێویست لێرەدایە. باشە، دەی ڕسمی دروستکراوی زیرەکی ڕەش بدەنە هەموو فرۆشکاکان. بە چاوان. ژمارەت لە فەرمانگە و مۆبایلەکەشت بدە. بەڵێ گەورم، دەیدەم. چەند بەتامە؟ دەی بۆ وەستاوی؟ ئێستا؟ ئەینە سبەی. بەڵێ بەسەر چاو.
چەندە تاڵە ببورن بەڕێز نەقی. گومڕۆکی چی؟ ئەوە خۆ دەبێت جێبەجێ بکرێت. جێبەجێ کرا وەجبەکە ئامادە کرا پارەکەشی ئەدەین. وریا بە ڕێژەی دیاریکراوی گومرگ بەکاربێنیە. نیگەران مەبن سەلیمیم کردە بەرپرس لەو کارە ئەمڕۆی چووە ژووری بازرگانی کارەکانی ڕاپەڕێنێت. منێتر نازانم خۆت بەرپرسی لەم کارە. وای ساتی ڕاوەستە مۆبایلەکەم. ئالۆ باڵێ باشە باشە هاتم. ئەوە من خەریکم دەچمە کارگە. تۆش خێراکە تا نیوەڕۆ خۆت گەینە لای من بۆ ئەوی چەکەکانیشت بۆ واژۆ بکەم باشە؟ بە چاوان خانم تەنیا شەریف خۆت قسەی لەگەڵدا بکە. من قەت تاقەتی ئەوم نییە. هەر دەیەوێت چقەت لەگەڵدا بکات. چما خەریکی پەتاتەکڕینە کابرا. سەر چاو خانم. هێشتا نەچووی؟ خەریکم دەچم. تۆ ئێمڕۆ چی دەکەی؟ دەچمە پێشانگا ئەمڕۆ دێکۆرەکان ئامادە دەبن. ئەوە سێرە دێکۆر ئامادە دەبێت. ئەنجا چی؟ ئەنجا کارێترم نییە تێمە ئۆفیس. من بۆ 1 ساعتی تر دەبێت چەکی 150 میلیۆن بدەم. حسابی خۆم خاڵیە. چی دەتوانی بکەیت؟ دێ باشە پسۆلی ئەلەکترۆنی دەچمە لای بانکەکەی خۆم لەوێ دێخەمە حیسابەکەت دوای نیو ساعت لە حیسابەکەت دەبێ. دوایش پەیوەندی بکە بە ئەنجومەنی ژمێریارانی ئێران. بڵێ حسابی دراوەکانی ئێمە هەر قەدڕێکی نایێت. باش ژمێریارێکی شارەزامان بۆ بنێرن هەمووی لێک بداتەوە بۆمان. من هەر حەزم لەم کابرایە تەقەوی نەبوو. تاوانی توێ ئەمەم دامەزراند. ژمێریارێکی خراپیش نییە خۆ. ژمێریاری خراپ ینی چی؟ ینی لە فڕۆکەوانی نەزانێت؟ نیوەڕۆ دەتبینم. بەڵێ ئەمەش ئەنجامی ژمێریاری باش. دیسانەوە چیت بەجێ هێشت؟ دنیایەک بیرەوەری هەندێک قەرز. تۆ؟ ڕی چەک دەزانی چەندە بۆت کەڕام؟ باش خۆتت شوێن بزر کرد. هیچ کەس ناو نیشانی توێ نەبوو. هەڵەو بووی. ئەمانە حەساسیەتە. تووشی حەساسیەتێکی سێر بوو. ئەوە هەوای تەرەن قەت پێم سازگار نییە. زۆر باشترە لەو ماڵی پێشتر هەت بوو. زۆر گەورەترە. تۆ بەنیازی تاشەو هەر لێرە ڕاوەستی. وەرە ژوورێ. من خەرێک بوو بچمە دەرێ. ئیشم هەیە. بەم جۆرە؟ ناهۆمیدت کردم سەچار. پێشتر زیرەکی تۆ سەرمای گروپ بوو. تۆ هێشتا چات پێ خۆشترە لە قاوە؟ دەتوانم تێبگەم چەندە بە بینینی من دڵت خۆشە. من؟ خۆشحاڵم. کەواتە هیچتا ماوی. هێشتا دەتوانی باسی خۆت بکەی. ئەمە زۆر باشە. چیت لە من دەوێ؟ باشە دەکرێت بەڵێم شتی زۆر. یەکەم پێشوازی دۆستانە وەکو جاران وەکۆ ساڵانەی پێکەوە دەژیای. ئەنجاش کۆپێکی قاوەی ڕۆبۆستە جاگەر ڕێت بێت قسەی بۆ نییە. ئێرە سندۆقێکە یەکە چاوەڕوانی ئێمە دەکات.
منیتر خۆم لە تاوان نادەم. زۆر ساڵە کار و ژیانی پاک و بە شەرەفم هەیە. نا، من ناتوانم. ناوەمێدم مەکە سەتار. ئێمە هەمیشە بە شەرەفەوە ژیاوین. ئێستاش هیچ نەگۆڕاوە. هەر چۆن بێ منی تر نیم. من و سیما یەکترینمان خۆشەوێ. ژیانێکی زۆر خۆشمان هەیە. خۆشحاڵم. پیرۆزبایی دەکەم. منیش لەم شتانە تێدەگەم. ئەوە پێم نەوتبووی؟ منیش بەنیازم هاوسەرگیری بکەم. ئەوە بەڕاستە؟ زۆر چاکە. من بەڵێنت ئەیەمێ ئەوەی لە توانمدا بێت بۆتی بکەم. دەمزانی دەتوانم پشتت پێ و ببەستم سەتار. هەر بۆیە زۆر لە شوێنت گەڕام. دەبێ بەشێکی سکەکانی ئەم موزەخانەیە بۆ کەسێک لەگەڵ خۆم ببەمە بەرازیل. بۆ ئەوانەی تریشی کڕیارێکی باشم هەیە. بەم جۆرە ژیانی من سامان دەگرێت و تۆش بۆ خۆت دەبیتە خاوەن ناوبان. مەبەستت چییە؟ ئاکەی بەرگە دەگریت بە مێردی سیما خانم بانگت بکەن. کاتێ تۆم ناسی دەستگیری ئۆتۆمبیلە تێکەدا کەچی ئێستا لە کارگەیەکی گەورە خاوەن پشتی. هەموو ئەمانەش خەرزاری منی. دەبیرت بێت تۆ ئەمەکداری منی. ئەبێ یارمەتیم بدەی منیش بگەین بەوەی ئامانجمە. بڕوانە جەمشید. کامڕیان. من کێشەم نییە. هەرچەندەت بوێ دەتوانم یارمەتیت بدەم. ساتێک ڕابۆستە. بڵێ، پێم بڵێ چەندت بۆ بنووسم. شەرم مەکە. باید تۆ پێت وایە منەم هەموو ساڵە لە ئەمریکا و فەڕەنسا و بەرازیل کاتم بە فێڕەوە ئەدا؟ من هاوڕێ باشم هەیە وەکو خۆت. ئێمە ڕۆژانێکی خۆشمان هەبوو. بێگومان لە یادت ماوە من هیچ کات گەدای هیچ شت بە کەس ناکەم. هەرچێم بۆی خۆم بەدەستی دێنم. شێواندت سەتار. شێواندت. من مەبەستێکم نەبوو. بەس ویستم یارمەتی برادێکی کۆنم بدەم. ڕاستە. لە ئێراندا تۆ تاکە کەسێکی دەتوانی یارمەتیم بدەی. شۆفێرێکی باش کە دەتوانێت لە دیواری ڕاستیش سەرکەوێت لە دانانی بۆمبی چندەروای شارەزایە. بوەستە بۆ پێشانگای بەرلین خۆت دەچیت؟ ساتار. بەڵێ. لەگەڵ تۆمە گوێ بگرە دەڵم دەچیتە پێشانگای بەرلین یان سادقی ڕەوانە بکەم. من؟ ئەرێ. ئەرێ دەچم. خۆش دەبێت تۆش لەگەڵم بی. ماوەیەکیش لێرە دوور دەبین. ئەلۆ، نایەوێ بە سادقی بڵێ. خۆی دەچێت. باشە. تۆ چیتە؟ مەگەر ئێستا کاتی مانگی هەنگوینە. ئەگەر پێویست نەبووایە ڕێم نادا خۆتیش بڕۆی. بەیانی پێش نیوەڕۆ دەبێت بچی بۆ کیشتیڕانی. دەبێت گرێبەستەکان نوێ بکرێنەوە. باش. لەبیرت نەچێ بەیانی مۆری کۆمپانیاش بدەمێ. من ماندووم. دەچم بنوم. ئەگەر زووتر لە من هەستای خۆت سێری ئیمەیلەکان بکە. شەو باش. باشە شەو شاد. کێیە؟ باوکمە. باوکێکیان لێی گەڕێ. خۆمەزانم چی بکەم. ئەرێ خۆمەزانم چی بکەم.
لەگەڵ تۆمە دەڵێم دەچیت گوێ بگرە ئەمە چیتر ئالۆ سەلام دایە باشی چۆنی چ خەبەر زیمە نا من ئێستا گەیشتمە ماڵەوە سپاس کوێ ئاها لەگەڵ بابم دەچیت زۆر باشە نەدایکیان خۆ ناتوانم بێم بە خودا زۆر حەزم دەکرد ناکرێت بەڵێ سلام دۆستی خۆم ئەمڕۆ بەڕێکەوت ژنەکەتم بینی یاوی یەکترن زۆر دەڵێم بگیانی من چی دەوێ هیچ وا بزانم پێم وتی چیم لێت دەوێ بەڕاست نەموت دەزانی سەچار عەشق و خۆشەویستی بیری پیا و تێکەدا باسی پێم وتی سیما عەلیزادە زۆر شیاوی تۆیە هیچ لەو ژنەی دیکەت ناچێت نەوی چی بوو ئەها یالدا سایدی بەڕاست سیما زۆر لەو ژنە سەرترە ئاماندارە پێگەی کۆمەڵایەتی هەیە هەر چۆنە بێت توانی یاوسەرەکەی چەند لە بەرسەر دایکم بوو بۆ پشووکان دەچنە ئیسپانیا وتی بەیەمش لەگەڵیاندا بچین پێشنیارێکی باشە ئەتەوێت بۆ ڕۆژانێک وەڵڵی تر دڵنیام تۆ گورزێ چتێ داوێ لەسرت ئاغا سەتار بۆ خۆم ناڵێم تۆ دەڵێم لەگەڵیان بڕۆ منیش لێرە ئاگام لە کاروبارەکانە بەڕاست چەندە متمانەت بەخۆتە بەڕاست باشە و وێنەیە چی بوو نەتزانی نا وەک وێنەی فیلمی پۆلیسی دەچێ لەوانەیە خەڵک چەندە پێکارن من زۆر ماندوم دەچم بخەوم شەو باش شەو باش شتە نەخۆتی بیرم لە بیرۆریەکانی جاران دەکردەوە هەتار دەزانی چەندەمان هێنایە بێگەوە وانی زیانی لەگەڵ ژنەکەت تەنانەت وێنەی زەمانەکەشت دەدامە
کەلو سەلام چۆنی بڕوانە سیما من ئێستا لە کەشتیڕانیدام ناتوانم قسە بکەم هاتمە دەرێ تەلەفۆنت بۆ دەکەم خودات لەگەڵ سڵاو بەرز یوسفی. سەلام سهیلگیان تۆ چۆنی ئەوە لێرەی؟ سپاس بەرز دوجار توانیتان ئەو زانیاریە گرنگەکانت پێنیتەوە؟ ئەرێ هەرگیزم چاکێت تۆ لەبیر ناکەم ئەو نەرمامەیەی پێدان زۆر بەکەڵکات زۆر ئاسان هەموو زانیاریەکانی هێناوە زۆر سپاس من بەڕاستی سپاست دەکەم چاکت کرد. خۆشحاڵم ئەگەر دیسان بتگوتایە ناکرا ئیتر گومانم لەوە دەکرد کێشەیەکی دیکەی هەیە. ناکرا ڕاستی ئەوە شتێکم بیراتەوە سهیلگیان یەکی لەو کۆمپانیانە ئیشیان بۆ دەکەم سیستەمێکی ئەمنی لەسەر کەمپیوتەرەکان داناوە بۆ پاراستنی زانیاریەکان دەی ئیستا دەیانەوێ هەکرێک بێت و بتوانێت دزە بکاتە سیستم ئەمنیەکە. هەکر؟ ئەرێ دەیانەوێ لە دۆخێکی کۆنتڕۆڵ کراوە سیستەمەکە هەک بکرێت کە بتوانن خاڵە لاوازەکانی بناسن. تۆ کەس ناناچی دەوە بکات؟ ئەوە سەیرە داوای هەکر دەکەن هەکیان بکات. بەڵام خۆیان داوا دەکەن پارێکی زۆر باشیش بۆ وادەن. ئەبێ بیری لێ بکەمەوە. بیری لێکەوە ئەگەر کەست ناسی بێ تەلەفۆن پێم دەڵێ. باشە بەسەرچاو دەڵێمەوە پارێکی زۆر باشە دەنا زۆر دەرفەتێکی باشە. شەمەندەفەرەکە وەرە وات پەلەمەکە ئەگەر دەخۆی. وەرە ژوورێ مانونەون بەڕێز ئەو ئۆتێلەی مراپی لە یادتانە ماناوسوەوانە؟ دەی لە ڕۆژانی دەیەم تا 20 جولای تەنیا یەک ئێرانی پیاوێکی ئێرانی لە ئۆتێلی مراپیای ماناوس بووە کامرانی بوریایی. دابزانم تۆ بەم زیرەکیت دەتوانی سەرداوێکمان بدەیتە یان نا؟ سپاست دەکەم بێگومان هەڵبەت نیازیش لەم کارانەدا زۆری یارمەتی داوم ئەمەم وت بە ئەگەر بە نیاز بوون پارێکی زیادە بدەن ئاگاتان لەبێت سەرچاو یارمەتیتان بەباشە بەرزڕایەت من پێم وایە لەوانەیە نیازی و حیسام هەندێک گومانیان لێ کرد بێت ئەو بوو ماوەی کە ڕەفتاریان گۆڕاوە لەوانەیە فایلی پێشینەکانیان بینی بێت. دەی با گومان بکەن دەی خۆت کردوتەوە خۆتیش وەڵام دەردەبیت ها؟ گاڵتەم کرد کاکە گیان نیگەران بە من خۆم ڕێک و پێکی دەکەم تۆ فریایشتکەوە تۆ ئێستا پێویستت بە تەرگیزە بڕۆ شاکری نیگەران بە یارمەتیتان. بورادی بەڵێ گەورم وەرە کاکی گیان پێشینە ئەم تاوانبارە کۆبکەرەوە پیاوێ بەناو کامران بوریایی ڕەنگە ئەم ناوە هەمان بێکە بۆی دەگەڕین ساتی ئەو دەرکە پێوەدا وەرە ئیشم پێتە.
سەڵام دۆستی خۆم هاتبووم بتبینم بەڵام وا دیارە من زوو گەیشتم دەی خۆت یەکلایی کردەوە؟ سوێن دەخۆمەگە جارێکی تر لە بەرماڵەکەم بتبینم دەتکوژم. من لێت تێدەگەم کوڕی چاک بەڵام دەبێت تۆش لە دۆخی من تێگەی سەرچار دەبێت یارمەتیم بدەی دەنا ناهێڵم ساتێک بە هەسوودەی دانیشیت. زیما چیە زیما چی بووە؟ ڕوانەک کەسێک لێرە بووە یەکسەر ماڵی ئێمەی تەسویر کردووە. ئەو وێنێش ڕاست بوو بۆ ئەم ماڵە نێردرا بوو. بەڵێ سەلام هاوڕێ بەبوورە ئازارم دای بینی لە پەشۆکاییەوە هاتیەوە ماڵە دەبێ حاڵیش نەکرد لە خۆت خراپتر بێت نا پێ بڵێ تو خۆت ئەم هەراتە نایەوە من وێنە دیکەشم لەلایە کە یەکسەر ئابڕۆت دەڕێژێ ئەم ڕۆژانەش خۆڵازاڕی سیدیا بۆ بەرانەگەرمە سەگ بابینە پیاو دەتکوژم کۆنتڕۆڵی خۆت بکە بەچار هەر کاتی ویستت من ببینی لە نزیکتدا هەرکی کوێستانی لای ماڵەکەت لە ماڵی خەڵکدا کامێرایان داناوە
چشتی سیر بە شەر دەبینێ. خۆت چۆن بۆ یەکی؟ زۆر شت لە گاڵتەیەکی ناحەزەوە بگرە تاکو و باج سندن و ترساندن و پاوەنەکەی لێرەیە؟ پیاوێک فیلمێکی هاوردۆ دەڵێ هین مدیرەکەیەتی. کامێرەکان پیشانەدات یان دەرفەتی زۆری هەبووە یان هاودەستێکی لەم ماڵە. بێجگە لە ئێوە و هاوسەرەکەتان هیچ کەس. من قەت حەزم لە خزمەتکار نییە. هەڵبەت هەندێک جار چەند کرێکاری کارگاکەم دێنمە ماڵەوە بۆ سڕینەوەی ماڵەکە. بەڵام یان خۆم لە ماڵەکەدام یان سەتاری هاوسەرم. ئێستا مێردەکەت لە کارگادایە، چونکە ئێمە ئیشێکی هەرە گرنگمانەیە. ئەی خوایە. ڕێزڕایت تکایە ساتێک وەرن. ببەخشن. خاتون چەند پرسیارێکم لێتان هەیە. شتێکمان هەیە وەرنە سەرێ ببینن. سێرە و بانە بکەن. حیسام گومانم لەوە هەبوو وێنەی کامێرە شاراوەکان لە ڕێگای ئەمە وەردەگیر درێت و تاکو 500 متر دوورتر ڕەوانە دەکرێت. گەورم پارکێک لەوێدایە. دەی بۆ وەستاوی ڕاکە پورادی هەر کەست بینی و گومانت لێکرد دەست بەجێ قوڵبەستی کە خێرە. هاتوو عەلیزادە ئەمە زۆر مەترسیدارترە لەوەی کە تۆ مێردەکەت دەیزانن. بەڕێز نەخیب عەزیزی یارمەتی دەدا سکاڵانامە بنووسیت. جا لە زووتری کاتیشدا بێنە نەهێشتنی تاوان وڵامی چەند پرسیارێک بدەنەوە. بەڵام بەڕێز ڕایت ئیقباڵی ینی هاوسەرەکەم ڕێ بە سکاڵانووسی نادات. بۆچی؟ دەی بەهۆی پێگەی ئیشەکەمان. ئەی خۆت چی؟ با من زۆرم لا گرینگە بە دوواداچوونی بۆ بکرێت. زۆریش لە بەردەوامی ئەم ڕووداوە دەترسم. کارێکی ژیرانە دەکەیت. بەس داواتان لێ دەکەم هەر ئێستا ناونیشان و ژمارە تەلەفۆنەکەی مێردەکەتان بدەن کە لە بەڵگەیەک بنووسرێت. سپاس. هیچی دۆزیەوە؟ ناگەورم هیچێ. دەی باشە ئیشەکەتان تەواو بکەن و خێرا بگەڕێنەوە. مەڵازم وەرە بڕۆین. وەرە بڕۆینەوە بۆ دایرە. من وەم دەزانی هیچی خۆڕێک لەلایەن زیرەکی ڕەشە. خۆشی لەوەدا بۆی خۆمان دەستمان بە ئەو ناگات. ئەم دانەمان دەکرد و هەر لێرە بەڕێوە ڕسمێکاگرمانەدا. بێتام
خەریکی هەست و سۆزەکانت دەردەبڕێری ئومیدگیانێ مە خۆشمانەوە گەریتم قوربانت بم منی شاشق سەری خۆشمە میلکێنە ئازامان کاڕی دەکە بەڵام کوڕینە وەڵایی ئەم بابەتە بۆ من ڕاست زۆر خراپ بوو سەرەتاکەی خراپ بوو بەڵام شکر دوجار بە دۆستی و خۆشیەوە کۆتایی پێهات گەلێک دۆستی خەپەومە با برا هەمووی بوو بە هندی کاکە بیهێنە سەر دەرێ کاکەگیان دەرێ بەم دەرێ ئەمیش بۆ سەری بابتان بینیتانەوە ڕۆژە چۆن گاڵتەم پێکردن قاوەیەکم پێتاندا خواردمان بە گیانی سعی دەگەر من قەت خوارد بێت ڕائید یەک خمی خوارد بۆ چارەکێک هەر دەکۆکی دیمەنی بوو بە نیشانەی سەر سوورمان مەبە بە کوڕەمامێت تر بەڵام چاک دەرچووە بەڵام حیسام زۆر باش وا دیارە وردە خەریکی دەبیتە وەستای قاوە دروستکردنە ئافرە کاکە گیانە من سوودی نەبوو با بڕۆم یەکێکی تر بۆ خۆم ساس بکەم کەیفی دروستی کەیت مەگەرمە تۆ دروست کردووە ئەی نەگومانت هەیە ئەم دروستی کردە زۆر فێڵبازی حیسام ئەمەش پێشینەکەی سەتارێک باڵی لە بەشی دزیەکان هات کوڕێکی چاک بووە دزینی ئۆتۆمۆبیل تەقاندنەوەی سنۆق 2 جار لە ئیشخستنی سیستەمی ئەمنی مۆڵی بازرگانی 3 جار 3 ساڵیش خراوەتە زیندان کەوایە زووتر ئامادەی بکەن بە ڕێزڕایی تەمایە بەسەر چاومنەی دەمە خزمەتە سپاس بەڵێ کەوایە هاتی منەوە چەندین ڕۆژەکە دێم ئەگەر ئازایت خۆت بۆم دەربخەجەمشیت کامرە ئەوانە مێردەکەی سیماری زەدا من فیلمەکەتان دەخەمە سەر ماڵپەڕی گەورەی نیونەتەوەی تا ناوبانکت دەرچێت ئەموان ببینن پێت خۆشە بۆچی خۆت پیشانم نادێت تا ڕوبەڕوو قسە بکەین باوەش بڵێن ئەو فیلمانە نیوە شەوی ئەم شەوا ئاپلۆد دەکرێت ئەگەر تاوە کاتە لە ڕێک بکەوین و من بگەڕێمەوە ماڵێ دەتوانم بەرەو کارە بگرم ئەگینە فیلمەکان بە ئۆتۆمات دەچێتە سەر ماڵپەڕ دەبیرەتێ هەرگیز لە کاتی تووڕەی بریار نەدەیت تا تۆ هێوردەبی و ڕیاردەی من نەبووات چەند خولەکێک قسان دەکەین و هەموو شت کۆمێک دەبێت ئەنجا قاوە دەخۆین و ئاڵاوایی ئەلۆ